چەند پەیامێکمان هەیە بۆ هەموو لایەنەکان. یەکەم پەیاممان ئەوەیە لێرەوە پیرۆزبایی و لە هەموو خەڵکی کوردستان لە هەموو خەڵکی جیهان و لە مامۆستایان بەتابەتی دەکەین بە بۆنەی ئەوەی کە ساڵێکی تازە دێتە پێشەوە. بێگومان ئەم ساڵش تەواوکەری ساڵەکانی پێشووە، بەڵام بە هیوای ئەوەین کەوا ئەو کێشە و بێشانەی لە ساڵی 2015 هەبوو وردە و دەبەرەو چارەسەر بچێت لەسەروی هەمیانەوە مەسەلەی دواکەوتنی موچە کە ئەمە گرفتێکی گەورەیە لەبەردەم تێکڕای مامۆستایان و فەرمانبەران و ئەم کۆمەڵگەیە. دیارە ئێمە لە بەرامبەر تەحمل و ئارامی و لە سەبرگرتووی مامۆستایانەوە کە لە ساڵی 2015 بەهۆی دواکەوتنی موچە و بەهۆی ئەو گرفتانەوە تەحملیان کرد و درێژیان بە پرۆسەی پەروەردەدا، ئێمە دەستخۆشی لێک بەیەکیان دەکەین و بە هیوای ئەوەین کە لە زووترین کات ئەم گرفتە چارەسەر بێ و بۆ ئەوەی بەڕاستی هەموو لایەکمان بە ئەو پەڕی تواناوە بپڕژێنە سەر درێژەدان بە پرۆسەی پەروەردە و دوجاریش خزمەتکردنی نەوەکانمان. لە چەند ڕۆژی ئایندەشدا تاقیکردنەوە دێتە پێشەوە کە ئەمە مەسیری یاخود چارەنووسی نیو ساڵی خوێندنی تێکڕای قوتابیان و خوێندکارانە. بۆی لێرەوە ئێمە وێڕای ئەوەی کە لەگەڵ خەمەکانی مامۆستاداین، لەگەڵ خەمەکانی پرۆسەی پەروەردەداین و بە نمرەی یەکەمیش وەکو گوتم لە خەمی موچەداین، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەهۆی ئەوەی کەوە ئەم پرۆسەیە واتە پرۆسەی ئەزمونەکان پرۆسەیەکی چارەنووسسازە بەنسبەت قوتابیان و خوێندکاران داواکارین لێرە هەر وەک مامۆستایان لە ساڵی خوێندنی 2014-2015 بە سەبر و تەحملەوە مامەڵەیان لەگەڵ دۆخەکە کرد. لێرەشە درێژە بە پرۆسەی ئەزمونەکان بدەن و بۆ ئەوی کەوا قوتابیان و خوێندکاران هەرێکەوە بە چارەنووسی نیوساڵی خۆی بگات. لێرەدا بەڵێن دووپات دەکەینەوە بۆ هەموو مامۆستایانی کوردستان، بۆ هەموو ئەو کەسانی کەوا لە خەمی چارەسەرکردنی کێشەکاندان بەڵێن دووپات دەکەینەوە کە ئێمە سات بە سات بە دوواداچوون بۆ ئەو کێشەیە بکەین و هەموو لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکانیش لە گفتوگۆ لە تەماس دابین بۆ ئەوی کەوا بە زووترین کات چارەسەر بکرێت. لەم بارەیەوەش ڕووی دەممان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەنە بەرپرسەکان و لە وەزارەتی پەروەردە و لە وەزارەتی خوێندنی باڵا و لە وەزارەتی داراییە کە هەمومان بەیەکەوە لە خەمی چارەسەرکردنی ئەو دۆخە دابین و بە تایبەتیش داواکارین لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە بە زووترین کات وادەی دابشکردنی موچەی مانجینەوە بۆ مامۆستایان و مامۆستایان ڕابگەێنێ، چونکە بەڕاستی ئەوەندە دوا دەکەوێت موچەکان فرزەی لەبەر هەمومان بڕیوە، ینی هەمومان نیگەران کردووە. ناشکرێ وادەیەکی دیاریکراو نەبێت بۆ ئەوی کەوا بە دڵنەواییەوە مامۆستایان بستنە بەردەم پرۆسەی ئەزموندان کە لە چەند ڕۆژی ئایندە دەواتە لە سێی مانگە لە سێی یەکا دەست پێ دەکات. بۆیە ئێمە داواکارین و بە ئیلحاحیشەوە داواکارین حکومەت وادەکە ڕابگەێنێت، چەندی زووش ڕای بگەێنێت هێشتاش هەر باشترە، هەم لە بۆ ئێمەمانان وەکو مامۆستا هەم لە بۆ خودی حکومەتی هەرێمی کوردستانیش بۆ ئەوی کەوا ئەم ئەزمونە یاخود ئەو پرۆسەیە بە شێوەیەکی ئاسایی بەڕێ بچێت و دیارە مافی خۆشمانە کە داوای دەکەین. بۆیە ئێمە جارشکەش بەڵێن بۆ هەم مامۆستایان دووپات دەکەینەوە کە بە سات بە سات بە دوواداچوون بکەین و لەگەڵ سەرۆکاتی حکومەت و لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوی بە زووتری کات وادەی پێدانی موچە چارەسەر بکرێن. نەکار ئەوەش بەڕاستی ئێمە داواکاریشین لە حکومەت لێرەوە هەر وەک لە پێشووتریش و لە کۆبوونەوەکانیشە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە تاکیدمان لەسەرەوە کردووە کە پێویستە پلانی چارەسەری ئەم دۆخە هەبێت، ینی پلانێکی گشتگیر و پلانێکی ڕێک و پێک و زانستیانە هەبێت کە ئەم وەزع ناهەموارە سەبارەت بە دواکەوتنی موچە چارەسەر بکرێت، چونکە بەڕاستی ناکرێت ئێمە هەموو مانجێ ئەم حاڵەتە دووبارە بێتەوە، هەموو مانجێش مامۆستایان دەستیان لەسەر دڵیان بێ ئاخۆ کەنجێ موچە دەدرێت کەنجێ موچە نادرێت. بوویتە مژدانش لە کاتێکدا ئەمە مافی خۆمانە کە لە کۆتا مانگا وەری بگرین. لەم بارەیەش ئێمە جارێکی زەخت لەسەرەوە دەکەینەوە حکومەت پێویستە چاکسازی بکە و چاکسازیەکەش بە ڕاشکاوانە بۆ هەموو خەڵکی کوردستان ڕابگەێنێت، بڵێت ئەمە هەنگاوەکانە 1 و 2 و 3 و 4. دیارە هەمومان پشتیوانی لە چاکسازیەکان دەکەین بەڕاستی، چونکە چاکسازی ضروریە. ئەگەر لەسەرەوەش دەست پێ نەکات تا دەگاتە خوارەوە بەڕاستی ئەمە کارێکە ڕەنگە ئامانجی خۆی نەپێکێ. بۆیە ئێمە داوای چاکسازی دەکەین و پشتگیریش لە چاکسازی دەکەن، بەڵام ئەوەی بەلای ئێمەوە گرنگە لە چاکسازیکردنە بەڕاستی ڕەچای ئەوە بکەن ئەرچی مامۆستایان لە هەردوو وەزارەت لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا زۆر گرنگە دەهێنێ و دەخوازێ پشتیوانی زیاتریشان لێ بکرێت بۆی ئەم پرۆسەیە بە جوانی بەڕێوە بچێت و خۆشتان دەزانن. بنەمای پێگەیاندنی کۆمەڵگا لە پەروەردەوە دەست پێ دەکاتن.
خاڵش تریش کە ئەمە دەمانێت تاکیدی لەسەر بکەینەوە ئێمە بەڕاستی دەزانین گەشەکردنی کۆمەلگا لە ئارامی دەست پێ دەکات لە لێک تێگەیشتنی باش دەست پێ دەکات بۆیە ئێمە وەکو یەکێتی مامۆستایان خەمی سیاسیشمانێ نەک خەمی بەڕاستی پیشەوی و خەمی موچەوانە خەمی سیاسەکەمان ئەوە بووە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێمە سەردانی هەموو لایەنە سیاسەکانمان کردووە دەتوانم بڵێم چەند لایەنێک یعنی ماون سەردانی ئەوانی شەکەین و پەیامی یەکێتی مامۆستایان و پەیامی مامۆستایانیشمان پێ ڕاگەندوون کە پێویستە بسازێن پێویستە تەنازل لە یەکتری بکەین پێمابی چێ زۆرترین تەنازل بکە ئەو زۆرتر گەورەتر دەبێت لە بەرچاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆیە بەڕاستی ئێمە ئەم پەیامەشمان پێگەیاندون و بەو لەسەر ئەم نەهەزەش لەسەر ئەم ئاراستەیەش دوو تاکیدی لەسەر دەکەینەوە و بۆ ئەوی کەوا بتوانین بە هەموو لایەکمان کۆمەڵگەی کوردستان لە دۆخی ئارامە بژێ و چیتر هەموو خەڵکی کوردستان دەستی لەسەر دڵی نەبێت خوا نەخواستە بەیانی دوو بەیانی چ ئەگەرێکی تر چاوەڕوانمان دەکات بۆیە بەڕاستی ئەمە پەیامی جدی یەکێتی مامۆستایانە لەسەر ئەو خاڵانەیە کە ئێمە لە مەکتەبی سکرتاریەتە دوای توێکردنی هەلومەرجەکە بە پێویستمان زانی لێرە بۆ هەموو لایەکی ڕابگەینین سپاس دڵنیاین مامۆستایانی کوردستان و هەروەک گوتمان ساڵی 2014 2015 بەشێکی لە 2013 و 2014 بە تەحملێکی زۆرەوە تەستوپەنجیان لەگەڵ ئەو واقعە نەرم کرد و دیارە ئەو هەر لە مامۆستایانیش دەوەشێتەوە بەڕاستی شایستەی ئەو جۆرە هەڵوێستن بۆی ئەمە دڵنیاین پرۆسەی پەروەردەش پرۆسەی ئەزمونەکانیش هەروەک چاوەڕوان دەکرێت بە ئاسایی بەڕێوە دەچێت بەڵام ئەو معنایەوە نییە ئێمە یەک ساتیش یەک چرکەش لەسەر داواکاریەکانی خۆمان سڵ دەکەین بەرامبەر بەوە ئێمە کە درێژەش بە پرۆسەی پەروەردەدەین لە بەخاتری هیچ لایەنێک نییە لە بەخاتری ئەم دۆخەنە هەموارەی کوردستانە لە بەخاتری مناڵانی شەهیدا لە بەخاتری مناڵانی پێشمەرگەیە بۆیە بەڕاستی ئێمە درێژەمان بەم پرۆسەیە داوە و ئومێدیش دەکەین داواکاریشن لێرە حکومەت بە زووی بێتە سەرخەت و وادەمان وادەی پێدانی موچەمان پێ بڵێتن ئەو پلانە چاکسازیە ئەو